باشە بزانین چۆن قەرەبوو دەکرێنەوە لیژنەکان چیان کردووە ئایا دەست بەکاربوونە دەست بەکاربوون نەبوونە و چۆن قەرەبوو دەکرێنەوە جای من نمونەیەکمان وەرگرتووە ئیدارەی سەربەخۆی سۆرانمان وەرگرتووە باشە کە یەکێک لەو شوێنانەیە 68 جار هێرشی کراوەتە سەر 68 بە درۆن و موشک 35 شوێنیش کراونە تا ئامانج جا هەڵگورد شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆرانم لەگەڵ دەبێت کاک هەڵگورد بەخێر بێ زۆر سپاس کاکەخان خاڵتان باشن مەمنون زۆر سپاس جا بە باسی لیژنەکە بکەین ئایا لیژنەکە دەست بەکار بووە دەست بەکار نەبووە یا ئەگەر دەست بەکار نەبووکەی دەست بەکار دەبێت بەڵێ طبعاً وەکو بەخۆش ئاماژت پێکرد ئەمە دوور نزیک پەیوەندیان بۆ شەڕەوە نەبوو بەڵام بەداخەوە هەرشێکی یەکجار زۆر کراوەتە سەر هەرێمی کوردستان لە ماوەی ئەو چەند هەفتەی ڕابردوو و ئەگەر ئیداری سەربەخۆی سۆرانیش بە نمونە بێنینەوە زەرەر و زیانێکی زۆر هەم لە کەرتی گەشتیاری و لە زۆربەی کەرتەکانی دیکەش بە هاوڵاتیان کردیان باشە لەسەر بڕیاری بەڕێز وەزیری ناوەخۆ لیژنەیەک پێکێنرا بۆ ئەوەی داتای زەرەر و زیانەکانی ئەو هێرشانەی هەم کۆماری ئیسلامی ئێران و هەم ئەو میلیشا لە یاسا دەرچووەکانی سەر عێراق کە بەداخەوە ئەوانە بە دانپێدانانی خۆیان ئەنکە هێرشەکانیان دەکرد هێرشەکانیان بە نەهێنیە دەکرد بە خۆشیان دانیان پێدادەنە کە ئەوان بەرپرسیارن لە هێرشە بۆیە زۆر گرنگ بوو ئەو لیژنەیە دەست بەکار بێتن هەم لە ڕووی داتای زەرەر و زیانەکان و هەم لە ڕووی یاساییشەوە ئەمە بەڵێ دەست بەکار بووە داتاکانیش ڕادستی دەتوانین بزانین بەڵێ ئەو دەڵان لەلایانی پەیوەندیدار بە سەرپەرشتی محافەزە و ئیدارە سەربەخۆیەکان ئەو لیژنانە پێکاتوە و بە هەماهەنگی لەگەڵ JCC لە دیوانی وەزارەتی ناوخۆ و نوێنەری وەزارەتی ناوخۆ و لیژنانە لیژنەی لاوەش لە هەموو ئیدارە سەربەخۆیەکان و پارێزگاکان پێکاتوە ئەمڕۆ دوایین دەرفەت بوو ئەوەی راپۆرتی کۆتایی ڕادستی وەزارەتی ناوخۆ بکردن بۆ بەیانی لە ئیدارە سەربەخۆی سۆران لە چاردەی چار ئێمە ئەو راپۆرتەمە ڕادستی ئامادەتان کردو و ڕادستان چاردەی چار وەزارەتی ناوخۆ کراوە ئەوەی کە ژمارە کەستا ئاماژەت پێکرد ئەو شەست و زاددەینە سەر وردەکاریەکان لەو راپۆرتی ئێوە باس لە چی کراوە زەرەر و زیانەکان چەند بوونە حوت هاوڵاتی شهید بوونە بەداخەوە بەڵام ئەمانەوەی باسی مادیەکە بکەین زیانی مادی چەند بووە خەمڵاندن ئەگەر خەمڵاندن تەمانە تو ئێستەمە کە باسی زیانی مادی دەکەین زیانی مادی ئەوە نیە کە تو بەرخانیە کاتێ خانیەک تێک چووە یان بەر شوێنێکی کشتتوکاڵی کەوتووە ئەمە خۆمە نزانین سۆرە ناوچێکی گەشتیاریە باشە هەنی بەدەیان ئەو پرۆژێک گەشتیاری کە لە هەم لە کۆڕک و لە ڕواندز و لە شوێنەکانی دۆڵی ئالانە و کە زۆرترین هێرش کراوە سەر دۆڵی ئالانی ئەوانە ناوچەیەکی گەشتیاری نە هاوڵاتی وێنرا پشتیان بە جوڵەی گەشتیاری دەبەستێتن لە ماوەی ئەو هەفتانی ڕابردوو بەهۆی ئەو هێرشانەوە تەواوی کەرتی گەشتیاری بە هەموو شێوەکەوە قەپات بووە هیچ زیانیش یەکجار زۆری بەرکەوتەوە هاوڵاتیانیش سەردانی ئەو شوێنانە ناکەنە بەرباری ئەمنی یعنی ئەگەر ئەمە تەمان لەو راپۆرتەی ئاماژەمەند بە هەندێک بابەت داوە بەڵام مەبەستم ئەوەیە کە ئاماژەی پێ بکەم کە باس لە زیانەکان دەکەین تەنها باس لە زیانەکانی لۆجستیک ناکەین کە لە ئەنجامی هێرشەکانەوە ڕووی داوە بەڵکو لە پاڵ ئەو زیانە لۆجستیانە زیانی دیکەی هەم لە بەتایبەتی لە ڕووی کردی گەشتیارەوە زیانێک یەکجار زۆر بەر هاوڵاتیان کە تۆ لە ماوەی ئەو تا ئەو دقێش قسان دەکەین ئێستا ئاماریکا لە بەردەست دەنابدا بەنسبە سۆران ئەو لە چاردەی چارە ماوەی ئەو هەفتەی ڕابردوو تقریبا زیاتر لە 12 هێرشیتکەی درۆنی کراوەتە سەر ئیدارە سەربەخۆی سۆران و لە ئیدارە سەربەخۆی سۆران 68 12 بخەینە سەر ئەبێتە 8 بەڵێ ینی ئەو هێرشانەوە بەداخوانی تا ئێستاش بەردەوامن کە لە کاتێکدا ئاگر بەسیش بڕیاری لەسەر درراوە بەڵام هێرشەکانی سەر هەرێمی کوردستان بە بیان و جیاجیە تا ئێستاش بەردەوام من ئەماگەر باس لە هەر بیانوک بکەین کە ئەوان باسی لێوە دەکەن هەماهەنگی و هاوکارێکی زۆر باشی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوو لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەبووە بەرامبەر هەموو مەترسیانی کە لەسەر کۆماری ئیسلامی ئێران هەبووە کاک هەڵگورت ئەگەر خەمڵاندنێکم بۆ بکەی یعنی زیانەکان چەند بووە مادێکی جارە بەس باسی مادێکەکەم طبعاً بە پێی مادێک و باسم کرد لۆجستیەکەی لەوانەیە لە ملیار دینار تێدەپەڕێتن ئێستا لە سنووری ئەوان میلیارد دینار لە لۆجستیک باشە بەڵام ئەگەر زەرەر و زیانەکانی کەرتەکان کە بەهۆی ئەو هێرشانەوە زەرریان پێگەیشتووە من تەخمینی ئەوە دەکەین کە دراسەیەکمان کردو لەگەڵ ئەو کۆمپانیانێک کە لەوێ کار دەکەن
وەکو لۆجستی 1 ملیار وەکو لۆجستی بەس سۆرانیش بەس سۆران وەکو لۆجستی باشە بەڵام وەکو کەرتی گەشتیاری بەپێی ئەو دانیشتانێک ئێمە لەگەڵ ئەو خاوان گەشتیارانێک کە لەوێنران کردومانە بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ینی خۆی زیاتر لە 5 بۆ 6 میلیارد دینار زەرری ئەو کەرتانە دەبێتن کە بەهۆی ئەو هێرشانەوە پرۆژەکانیان و ناوچە گەشتیارەکانە بە تەواوی داخراوە ناتوانین پێشوازی لە گەشتیاران بکەن کەەوەش هەموو دەگەڕێتەوە بۆ ئەو هێرش دەبێت ئەوە لە بەرچاو بگیرێتن ینی حەز دەک ئەوە ئەگەر باسی ئەوە لە بەرچاو بگیرێت زیاتر دەبێت حکوومەت لە بەرچاو بگریتن چونکە زۆربەی ئەو هێرشانێک کە کراونە سەر ینی زۆریشان تەقێنرانێتەوە لە ئاسمان و ئامانجەکانی خۆیان پێکاوە بەڵام کە دڵە ڕاوچێت دروست بوو کە باری ئاسایش لەو ناوچەیە تێکسوو بە خۆ دەزانی هاوڵاتی گەشتیار سەردانی ئەو ناوچانە ناکەن لە هەمووی گرنگتر قەرەبووکردنەوەیانە قەرەبووەکرێنەوە ئەمە طبعا لەسەر بڕیاری جەنابی وەزیری ناوخۆ ئەو راپۆرتانەوە بۆ حکوومەتی عێراق ئامادە کراوە و بە هەموو یاسایەکەش دەبێت ئەو هاوڵاتیانە قەرەبوو بکرێنەوە چونکە ئێمە یعنی دەبێت حکوومەتی عێراقی قەرەبوویان دەبێت حکوومەت قەرەبوو بکرێتەوە چونکە زۆربەی هەر زۆر ئەو هێرشانە لەلایەن ئەو هێزە چەکدارانێک کە لە سنووری حکوومەتی عێراق کراوەتە سەر هەرێمی کوردستان و وەکو باسشم کرد شتێک نییە کە ئینکاری لێ بکرێتن چونکە ئەوان بەپێی ئەو دۆکمنتانەوە بەپێی ئەوانی کە لە سوشیال میدیا و لە شوێنەکان کەش کە بڵاویان کردێتەوە و ئەوان دانیان بۆ داناوە کە بەرپرسیارن لەو هێرشانە سەر هەرێمی کوردستان بۆیە طبعا لێرانە ئەگەر باسی حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران و حکوومەتی عێراق بکەن زۆربەی هەر زۆری هێرشەکان کە لە ناوچەکانی عێراقەوە کراوەتە سەر هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە دەبێت حکوومەتی عێراق ئەو بەرپرسیارەتی هەڵبژێت زەمە کێشە و گرفتەکانمان لەگەر حکوومەتی فیدرالی زۆر ئەوەشێک لەو کێشانە بەڵام ینی نەتیجە دەبێت ئەمە ئەو داتایەمە لە بەردەستدا بێ ئێمە دەبێت لە ڕووی یاساییشەوە کار لەسەر بکرێتن ئەمە کاتی خۆی ئەو لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە حکوومەتی عێراقی ئۆکەی داوە بەڵێ مە قەرەبوویان نەکەینەوەیان تا ئێستا نەکراوە زەنی کاکۆبان ئەمە کاتی خۆی لە ساڵانی ڕابردوو کە بەهۆی ئەنفال و بەهۆی کیمیاباران و زۆر جاران ئێمە تووشی کێشەیەکی یاسایی دەبووینەوە چونکە ئەو دۆکمنت و داتا و ئەو راپۆرتانی وەکو پێویستمان لە بەردەست نەبووە بۆ ئەوەی هەمان بابەت دووبارە نەبێتەوە ئێمە بەلایانی کەم ئێستا ئەو داتا و راپۆرتانەمان لە بەردەست دابێتن و لە ڕووی یاساییشەوە کاری لەسەر دەکرێتن چونکە ئێستا نوێنەری داواکاری گشتی و ئەوانەش لەناو ئەو لیژنانە بۆ ئەوەی لە ڕووی یاساییشەوە سبینی بەرامبەر ئەو لایەنانە کە بەرپرسیارن لەو هێرشانە لە داهاتوودا شەرت نیە ئێستا ئەمە بێ ئەوە دەبێت ڕێکۆرد بکرێەوە دەبێت دۆکمنت بکرێتن کە هێرشەکانی سەر هەرێمی کوردستان هیچ پاساوێکی نەبووە و تەنها خوڕوخاتێک بێ کراوە هەم داتاکان و راپۆرتەکان هەم لە بەردەستدا بێتن و هەموو لە ڕووی یاساییشەوە دەبێت ئەوانە هەمووی بەردەستە بن بۆ ئەوەی لە داهاتوو ئەو لایەنانێک کە بەرپرسیارەتیان لە بەرامبەر ئەو هێرشانە هەبووە دەبێت لە ڕووی لە ڕێگای دادگا ئەوانە باشە دادگای ئەی وەکو حکوومەتی هەرێمی کوردستان هیچیان بۆ ئەکەن بۆ خەڵکە حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕابردوو درێغی لەوە نەکردووە لەوانەیە خۆتان نەزانانی ئەو دۆخە داراییە کە دیسانەوە بەهۆی ئەو ناکۆچانێکە لەگەڵ حکوومەتی فیدرالی هەیە دۆخێکی دارایی قڕوسەیە بەڕاستی خۆتان نەزانن بۆیە لەوانەیە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا ئەرکێکی قڕس بێتن بەڵام ئەوە بەرپرسیارەتی حکوومەتی فیدرالی عێراقە کە دەبێت بەرپرسیارەتی ئەو قەرەبووە لە هاوڵاتیان لەستۆ بگرێت ئەوەی کە باست کرد تەنها سۆران بوو ئەگەر زانیاریت هەبێت لە هەرێمی کوردستان بەگشتی قەبارەی زیانەکان چەند بووە کاکۆبان ئەگەر تێبینیت کردبێتن لە هێرشەکانی بەتابەتی هێرشەکانی ئەو دوایە زیاتر لە ژێرخانی ئابووری هەرێمی کوردستانی دەدا ڕاست ینی بە ئامانزگرتنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بەڕاستی کە خاڵێکی مەترسیدارە کە ئامانز لەوە چێت و ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان بە ئامانز دەگری ئەگەر ئێمە لە ناو سنووری حکوومەتی فیدرالی عێراق بوژانەوە و بەرەو پێشوەچوونی هەرێمی کوردستان بەشێکە لە حکوومەتی فیدرالی عێراق بە ئامانزگرتنی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان قازانجێک بە حکوومەتی فیدرالی عێراق بوو بەو هێزە میلیشیانە دەگەێنێت ڕاستە خۆی لە ڕێگەی نەوتێرەمی کوردستان و نەوتە فرۆشێت ینی ئەوە بابەتێکە بەڕاستی دەبێت بێکەوە کاری لەسەر بکرێن بەڵام باشە ئەوان ئامانجەکان دیارە لە هەیە زانی من پێشتوشێکە لە کۆبنەوەک باسمان لەوە کرد بوو کە باسی زیانەکان دەکەن من حەزم دەکرد چونکە کە بێ ئەو زیانانە دابڕژەمە وەکو زیانی لە لۆجستیک هەموو داتاکانمان دروست کردەوە زەم پارێزگای هەولێریش لەوانەیە تا بەیانی ئەو راپۆرتەکەی تەواو بکات و ڕادستی وەزارەتی ناوە خۆی بکاتن
بەڵام ئێمە نابێت ئەمە بۆ هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستانە. هەر پارێزگای ئێستا ئەمە ئەو راپۆرتی ماوەکو باسم کرد لە ئیدارە سەربەخۆی سووراندا چاردەی 4 ڕادستی وەزارەتی ناوخۆکراوە ئەوان کەش بزانم زاخۆ و هەڵەبجەش ڕادستی وەزارەتی ناوخۆکراوە ئەوان کەش دەبێت بۆ بەیانی هەموو راپۆرتەکان ڕادستی وەزارەتی ناوخۆ بکرێن و بە پاکێژێک و بە راپۆرتێک ڕاوانەی حکوومەتی فیدرالی عێراق بکرێتن. بەڵام میسانەوە ئەو قسێ تاکید دەکەمەوە زیان و زەرەکانی کە وەکو لۆجستیک لەو راپۆرتانە ئاماژەی پێکراوە ئەوە تەنها زیانەکانینە بەڵکو زیانەکان دەبێت هەموو لایەنەکان کە لە بەرچاو بگیرێتن لایەنی ئەو کۆمپانیانێک کە لە ڕووی ئابوووریەوە زیانە پێگەیشتووە کەرتەکانی گەشتیاری کەرتەکانی کشتتوکاڵی زۆر ناوچەمان هەیە کشتتوکاڵی خەڵک نەگەڕاوەوە لەبەر ئەو ترسی کە هەبوو لەبەر هێرشەکان و درۆنەکان کەواتە کشتتوکاڵی گەشتیاری و ئەمانە هەمووی زەرەر و زیانی لەبەر ئەو هێرشانە پێگەیشت و دەبێت ئەوان ئەو زەرەر و زیانە هەموو لە بەرچاو لەو فترەی ئاگر بەست و لەوانەیە جومان بڕک ڕۆژخۆش بێ باشە گەشتیار کەمتر داتە سۆرانە و ماوەیە سەردانی کرد بێتن هاوانی کە لێرە دەچن و چوانی کە گەشتیارن خەڵکیمە پێویستی بەو برێکە هەیە پێویستی بۆ ئیسراحەتە هەیە ینی خۆدانزان لەخوای بەزیاد بێ ئەم ساڵە جەوەکە زۆر خۆش بووە خەڵک هەر هەولی داوە ینی بچێتە دەرەوە بەڵام ئەمن ئەگەر باسی لە پرۆژەی گەشتیاری بکەم ئێمە تەنها پرۆژە گەشتارەکان تەنها پشت بە گەشتیارانی ناوەخۆ شارەکانی هەرێمی کوردستان نابستن پشت بە گەشتیارانی شارەکانی دەرەوە پێشتری بە وڵاتانی تورکیا و ایرانیشان دەبستی کە ئەوانە هەمویان زۆر باشە بە فەرمیداوە لە حکوومەتی عێراقی کراوە کە قەرەبوو بکرێنەوە بە ئەستا وەکو باسم کرد ئەو راپۆرتانە لەسەر بڕیاری جەنابی وەزیری ناوەخۆ ینی کە کۆکرانەوە داوا دەکرێتن بابەتەش کە شمالێ بنووسێتن بە هەمان شێوە کرد زۆری بازرگانیش بە هەمان شێوە زیانێکی زۆری پێگەیشتووە لەو دەواازانە ئەنی ئەوەش هەم لەبەر دەربازەکان و هەم لەبەر ئەو هێرشانش خەڵک کەمتر لەمانە پرۆژەیەکی گەشتیاری هەبوو لە سۆرانها و بە تەلەفری دەستی پێدەکراوەی پرۆژەی گەلی علی باک بوو تەلەفریکێک هەبوو دەچۆ وەڕک و لە کۆڕک بۆ زۆزک بوویان هەندرێن بوو ئەوانە بە چی گەیشتون ئەوانە ئێستاما لەبەر وەرزی ئەو بارن و کەشوهای بارانە وەرز پرۆژەی ناوگەلیمان دەست پێکرد بوو وەستا بوو بەستی شەڵا دۆخی کەش و هەوا ئاسایی بێتەوە پرۆژەکە بەردەوام دەبێتن ئەوەی بێخاڵیش وە خەریکی دیزاینەکەیتەوە بە خەریکی گفتوگۆی لەگەڵ خاوەن کاسبکارەکانی مەدرن بۆ ئەوەی بگەینە اتفاقێکی نهایی بۆی بتوانین دەست بە پرۆژەی بێخاڵش بکەین ئینشاڵڵا ئەو پرۆژە پلان استراتیژیەکە بەرنامەدانرا بوو لەسەر بەرای سەرۆک حکوومەت بەردەوام دەوێت و دەست پێ دەکەین ئینشاڵڵا سپاس بۆ هەڵگوڕ شێخ نەجیب سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی سۆران کە لەگەڵمان بووی زۆر سپاس بەخێر بێت.